مجارا آسایشا آوی او گرینگی آوی سروکه بشالی کلین و داراشنین ریوبریا گشتیا چافکانین آوی سلمان کریم حمد جه هولیر میوانی من بخیراتی که سلمان كيك سلمان يكم فرصة من أو دبي أو أفروجين زيادة إيكو حكومة حريمة كردستان كابينيان هندل دار خستي يعني أصايشة آفي بتمامي دابين كرنا هيوا يكبو نهاو بشروجي بو أصايشة آفي دابين كرنا بله سپاس بو ایوه کانال بارزکتان سپاس بۆ پیشاندانی ئەو راپۆرتە پڕزانیاریەی کە وا پیشان دەدا هەرێمی کوردستان کابینەی نۆیەم کە زۆر بەپەرۆشە و زۆر خەمخۆرە بۆ بەجێگەیاندنی پرۆژەکان لە چوارچێوەی پرۆژەکانی کەرتی ئاو و داوینکردنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان. ئەگەر بێت و پێناسەیەکی کورتی ئاسایشی ئاو بکەی ئەوە دووبارە دڵنیابوونەوەی هاوڵاتیان و ژینگە و ئەو ژینگەی کە هاوڵاتیان تێدا دەژین و ئابووری وڵات لە دەست ڕاگەیشتنیان بە ئاوی پاک و سەلامەت و خاوێن بۆ پێداویستی ڕۆژانەیان لە هەمان کاتدا پارێزگاری لە مەترسیەکانی وەکو قەیرانی کەمی ئاو و لافا و پیسبوون واتە دابینکردنی ئاو بۆ هەموو چالاکیە مرۆیی و زیندەجیەکان و ئابووری و ژینگەیی لەوانە کوشتتوکاڵ و پیشەسازی و هەروەها گەشت و گوزاری ئەمە نەک تەنها بۆ ئێستا بەڵکو بۆ جیلەکانی داهاتوش بە دڵنیاییەوە دەتوانین بڵێن کە هیوایەکی باش دەبەخشێت ئەو پرۆژانەی کە جێبەجێ کراوە بۆ داهاتوو چونکە هەڵبژاردننی جۆری پرۆژەکان و دیزاینکردن و دراسەکردنیان هەل لەسەر ئەو ساسەیە کرایە کە هیوایە ببەخشێ بۆ داهاتوو. ئێمە ئەو پرۆژە استراتیزیانە بە تایبەتی پرۆژەکان کە لە کابینەی نۆیەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا جێبەجێ کران و ئەوانەشی کە جێبەجێ دەکرێن هەمووی پرۆژەی استراتیزی گرنگن کە نەک تەنها ئێمە کە ئێستا دەژین بەڵکو جیلەکانی داهاتوش دەتوانن سوودی لێ ببینن. لەپاڵ پرۆژەکانی کارەبای بەردەوام و پرۆژەکانی ڕێگاوبان و پرۆژەکانی پشتێنەی سەوزایی و پرۆژەکانی ژێرخان لە کەرتەکانی تر دەتوانین برێن پرۆژەی گرنگ و گەورە کراوە بۆ زامنکردن و دابینکردنی ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان. نمونەمان زۆرە لەوانە وەکو بەڕێستان پیشانتە لەوانە پرۆژەی فریاگوزاری خێراک بۆ گەیاندنی ئاو لە زێ گەورە بۆ شاری هەولێر و هەروەها پرۆژەکانی ریسایکلینگ یعنی دووبارە بەکارهێنانەوەی ئاوی ئاوەڕۆ بۆ مەبەستەکانی کوشتتوکاڵی دیاری کراو و بۆ مەبەستی پشتێنەی سەوزایی و هەروەها ئاودانی پارک و باخچەکان. بلێکک سەلمانیانی دخوازم بزانەبم ئاسایشە ئاو لەسەر سەکتەرین جودا چییە؟ سەر سەکتەرین جودا هەروەها ئەو ئاوی بنعارد ئاوی بنعارجی تایبەتیژی ناو باشارن دوێ دەربارەی دەژێ گەرت و ئاگاهداریان بدەین فەرمووکەن. بەڵێ ئەمە دەتوانین برێن کاریگەری پرۆژەکانی پاراستنی سامانی ئاو زۆرن و ئەرێنین لە داهاتوودا بەدەردەکەون. بۆ نمونە پرۆژەکانی دروستکردنی بەنداو دروستکردنی بەنداو یان پۆند و گلدانەوەی ئاوی ڕووبار و باراناو ئەوانە چەند سوودێکیان هەیە. یەکێک لە سوودەکان پاراوبوونەوەی ئاوی ژێرزەویە. ئێمە دەزانین کە لە چەند دەیەی ڕابردوو کاریگەری گۆڕانەکانی ئاو و هەوا نەک تەنها لە کوردستان بەڵکو لە هەموو عێراق و ناوچەکەش کاریگەری زۆر بووە بەسەر ناوچەکە
بۆتە هۆی ئەوەی کە بەرزبوونەوەی پلەی گەرما و کەمبوونەوەی دابارین و ینی باران و بەفر ئەمانە هەموو وای کردووە کە داهاتی ئاو یان بڕی ئاو کەم بکاتەوە بە معدەل لە چاو ساڵەکانی داهاتوو. یەکێک لەوانەیە کە برێن کاری گەر دەبێ بە مەوزوعی گۆڕانەکانی ئاوهەوا ئاوی ژێرزەویە، چونکە ئەگە تۆ باران و بەفر نەبارێ هیچ ئاود نابێت تا ڕۆ بچێتە ناو چینەکانی ژێرزەوی و بۆ پاراکردنەوەی خەزانەکانی ئاوی ژێرزەوی. ئەمە دەتوانین بڵێن ئاوی ژێرزەوی لە هەرێمی کوردستان بە تایبەتی دابەزینێکی بەرچاوی بە خۆدابینیوە، بە تایبەتی لە شاری هەولێر و حوزی ئاوی ژێرزەوی هەولێر کە بە بەراورد لە چاو ساڵەکانی تر بەدەیان مەتر دابەزیوە. ئەوەیە بەرنامە و پلانەکانمان بۆ چارەسەرکردنی دابەزینی ئاوی ژێرزەوی هەمە زۆر بوون. یەکێک لەوانە پرۆژەی دروێنەکردنی ئاو، پرۆژەی دروستکردنی بەربەست لەبەر لە سەرڕێی ئاوی باراناو بۆ ئەوەی ڕۆبچی بۆ ناو چینە جیاوازەکانی ژێرزەوی و پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی. کەک سەلمان پلانین پێشە ڕۆژێ پلانین داهاتوویên حکوومەتە هەرێما کوردستانی چینە؟ بەڵێ ئێمە پلانی جۆرا و جۆرمان هەیە لە چارچێوەی ئەو ئەرکەی کە هەیتمان لە سەرچاوەکانی ئاو. یەکێک لەوان پاراوکردنەوەی ئاوی ژێرزەویە، هەروەکو تازە باسم کرد بەهۆی گۆڕانەکانی ئاو هەوا و وشکە ساڵی دابەزینی زۆر لە ئاستەکانی ئاوی ژێرزەوی هەیە. لەوانە بە هاوکاری هەماهەنگی لەگەر ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەوانە یونیسف چەند پرۆژەیەکی پاراکردنەوەی ئاوی ژێرزەویمان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا جێبەجێ کردووە و لە پلانیشدایە چەند پرۆژەکە جێبەجێ بکەین و هەروەها پلانی کەمان هەیە بۆ دامەزراندن و دووبارە ڕێخستنەوەی وێستگەکانی پەیوانی ئاستی ئاوی ڕۆیشتی ڕووبارەکان. ئەویش چەند دانیشتێک و کۆبنەوەی کراوە لەگەر چەند کۆمپانیایەکی جۆرا جۆر لە داهاتوودا ئیشاڵا ئەویش دەستێتە بواری جێبەجێکردنەوە و هەروەها پرۆژەکەمان هەیە ئێستا لەژێر جێبەجێکردنن. ئەویش چاودێریکردن و نەخشەسازیە بۆ حوزی باشووری ئاوی ژێرزەوی هەولێر و هەروەها دروستکردنی پۆند و بەنداوەکانیش. کەک سەلمان دیارە و گۆهەرینە ژینگەهەیە کارگەریە gelek zêde li Iraqê kiriye bi taybetî jî li navberast û başûrê Iraqê. Gelo projeyên hevahengiya webekî li gel hikûmeta Iraqê heye di vê derbarê de projeyên hevbeş ku hûn pêk bînin li gel Iraqê. بەڵێ هەمانجی هەیە لەگەر حکوومەتی عراقی فیدرال. دەتوانین ئاماژە بەوەی بکەین کە لە مێژە سەرقاڵی وەنە کە چەند دانیشتن و کۆبنەوەش کرایە لەگەر حکوومەتی عراقی فیدرال و لەگەر کۆمپانیەکانی جێبەجێکردنی دروستکردنی ئەو چار بەنداوەی کە بڕیارە لە هەرێمی کوردستاندا بستە بواری جێبەجێکردنەوە. ئەویش بەنداوەکانی دەڵگە لە قەڵاتزێ و مەنداوە لە هەولێر و باکرمان لە ئاکرێ و هەروەها بەنداوی تاتەقیش. ئێستاش خەریکن دووبارە یعنی دەست بە کاروبارەکانی چۆنەتی جێبەجێکردنی ئەو بەنداوە بکەن، لەوانە دیزاینکردن و دوایە جێبەجێکردن. و هەروەها بێجگە لەمەش هەماهەنگیمان هەیە لەگەر حکوومەتی عراقی فیدرال بۆ دووبارە نوێکردنەوەی دراسەی استراتیژی خاک و ئاو لە عراق. پێشتر ئەم دراسەی استراتیژیە ئەطلاق کرا لە 2015 هەتا 2035، بەڵام ئێستاکە ئەو دووبارە بڕیای لەسەردراوە کە لەبەر ئەوانەی کە باسم کرد هۆیەکانی گۆڕانی ئاو هەوا و لەبەر برین پرۆژەکانی وڵاتانی دەور و دراوسێ کە وای کردووە ئەو بڕائاوەی لە
سنوورەکانی هەرێمی کوردستانەوە بۆمان دێ تەفاوتی تێدایە. ئەمە ژوای کردووە دەست بکەن بە نوێکردنەوەی ئەم دراسی استراتیزە بە هەمانجی لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرەوە ساسە دووبارە پرۆژەکان دادەڕێژنەوە بۆ دابینکردنی ئاسایشی ئاو. بۆ بابەتی گۆڕانکاری ئاو هەوە من بەندە یەکێکم لە ئەندامانی وەفدی دانووسانکاری کوردستان شان بەشان لەگەر ئەندامانی وەفدی دانووسانکاری عراقی بۆ کۆنفرانسەکانی گۆڕانی ئاو هەوە لە جیهان کە پێی دەوترێت کۆپ. ئەوەش ئێستاکەوە سەرقاڵی خۆ ئامادەکردن و ئامادەکردنی چەند وەرەقەی مووقفین کە بڕیار وایە لە مانگی 11 کۆپسی لە وڵاتی بەرازیل بەڕێوە بچێ. ئێمەش تێدا ڕۆلی کاریگەرمان دەبێت وەکو ئەندامانی وەفدی حکوومەتی هەرێمی کوردستان کە شان بەشان لەگەر حکوومەتی عراقی فیدرال بۆ هەڵسەنگاندنی و ئەو زەرەر و زیانانەی کە بەر حکوومەتی عراق فیدرال و حکوومەتی ناوچەکانی عراقی فیدرال و ناوچەکانی هەرێمی کوردستان کەوتووە تێدا و هەروەها پرۆژەکانی کەمکردنەوە و پرۆژەکانی خۆگونجاندن لە بوارەکانی ئاوهەوە مناقەشەی لەسەر دەکرێت بە هیوای ئەوەی کۆبوونەوەکان ئەنجامی باش و ئەرێنیان هەبێت لە داهاتوودا. ئیشاڵڵا وا دەکا ئەو وڵاتانەی کە مسەببن یان هۆکارن بۆ ئەو گۆڕانی ئاوهەوای کە هەنا بتوانن تعویزی ئەو وڵاتانە بکەن کە تێدا زەرمەند بوونە. یەکێک لەوان وڵاتی عراق و هەرێمی کوردستانە. کەکەی سەلمان بۆ من پرسێکی زۆر گرنگ یعنی پاراستنە ئاو و ژینگەهێدا ئاستا هشیاریە وڵاتیان چییە؟ هون چاوا دەنەرکەنی گەک سەلمان دووبارە تێنەگەیشتم. یعنی پاراستنە ئاو و ژینگەهێدا ئاستا هشیاریە وڵاتیان چییە؟ بەڵێ فەرموو. بەڵێ ئەگەر بێنە سەر باسی بەکارهێنانی ئاو بۆ مەبەستە جۆرا و جۆرەکان لەوانە کوشت و کاڵ یەکەم جار باسی کوشت و کاڵ دەکەین چونکە نزیکەی ١٧٠ یان 3 چارێجی ئاوی بەکارهاتوو بۆ کەرتی کوشت و کاڵ دەڕوە. بۆیە تەرکیز زۆر لەسەر کەرتی کوشت و کاڵ دەکرێتەوە کە چۆن بتوانن کەمترین ئاو بە فیڕۆ بدەن یان سەرف بکەن و بۆ و زیادکردنی بەرهەمیش. پێشتر ڕێگای تەقلیدی کۆن هەبوو بۆ ئاودان لە بواری کوشت و کاڵی، بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی باشی بڕیوە و هەروەها لە پاڵ حکوومەتی هەرێمی کوردستانیش خەڵکەکەش براجوتیارانیش ئەوە هۆشیاری وایان بۆ دروست بووە و ئێستا کە ئەو تێگەیشتیان هەیە کە ڕێگا تەقلیدە کۆنەکە ئاوەکی زۆر سەرف دەکا دەتوانن بەدیلی ئەوە ڕێگای نوێ و هاوچەرخ بگرنە بەر بۆ ئاودانی کێڵگەکان و ڕەز و باخەکان. لەوانە ڕێگای پرژاندنە دریپینگ ئیریگەیشنی پێ دەڵێن و هەروەها ڕێگای دڵۆپاندن یعنی بە تەقتیر. ئەمە وا دەکات کەمترین ئاو سەرف بکرێ و زۆرترین بەرهەمیشی لێ بەدی بکرێ. کەواتە بە شێوەیەکی گشتی دەتوانین برێن حکوومەت هەنگاوی باشی بڕێ بۆ ئەوە هەروە خەڵکەکەش هۆشیاری باشی هەیە، بەڵام لە ئاست تموحی ئێمە نییە هۆشیاری خەڵکەکە چونکە هەرچەند زۆریش بی ئەمە هەر دەڵێن بازیاتر بێت چونکە ئەمە لە گرنگی ئاو تێدەگەین، لە گرنگی مەسەلەن خەتەری کەمی ئاو تێدەگەین. ئەمە هەموو جارێ باسی ئەوە دەکەین کە وەکو عەرز و تەڵەب هەیە، یعنی ئایا چەند ئاومان لە بەردەستە و چەند ئاویشمان پێویستە. دایم دراسەکان وا ئاشکرای دەکەن کە دایم بەکارهێنانەکان زیاترە لە ئەوەی کە بەردەستە. بۆیە پێویستە بێجگە لەمەش وەزارەتی پەروەردە لە ناوەندەکانی خوێندن و هەروەها وەزارەتی ئەوقاف لە مزگەوتەکان ڕۆلی خۆیان بجێڕن بۆ هۆشیارکردنەوەی زیاتری حاڵەتیان کە ئاو کەم بەفیڕۆ بدەن. چونکە ئەو ئاوەی کە بەردەست دەبی و زۆر
درەنگ بەدەست دێتەوە. بله زۆر سپاس بۆتە کەکەی سەلمان کەریم محەممەد میوانیم.